دکتۆرە ڤالێری مارسیل ڕێڤەبەرە جێبەجێکاریە بەرهەمهێنەرێ نو ji هۆڵەندایە یان لەندەنێ ببوورن ji لەندەنێ شێوەیەکی ڕاستەخۆ دێتگەلمە دابیتن دکتۆرە ڕۆژ باش tu bixêra tî ji bo Kurdistan 24 ev bandora vî şerî li ser wizeyî bi taybetî neftê çawaye ku ev heft rojin ev şerre dest pê kiriye heng vê bandorê vê karîgeriyê çawa dibînin li ser wizeya cîhanî ئەگەر سەیری ئەو دۆخە بکەین کە گەروی هورموزی تێدایە کە ئێستا بە شێوەیەک لە شێوەکان ڕاگیراوە هاتو چۆکردن لە گەروی هورمزەوە هەروەها لە سەدا 20 وزە و نەوتی جیهان لەوێەوە هاتوچۆی پێدەکرێت پێم وایە کە نرخی نەوت کاریگەری زۆر گەورەی لەسەر دروست دەبێت لە ماوەکانی داهاتووە نرخەکەی بەرز دەبێتەوە ئەمەش دەبێتەوە کاری دروستبوونی کێشە هەروەها قەیرانەکە قۆڵتر دەکاتەوە پێم وایە ئەگەر دۆخەکە بەم شێوە بەردەوام بێت و ئەم داخستنی گەروی هورمزە بەردەوام بێت قەیرانەکە زۆر قۆڵتر دەبێتەوە لە چەند ڕۆژی داهاتووە چونکە بازاڕەکانی جیهان پێویستیان بە ئەو گاز و نەوتەیەکە لە گەروی هورمزەوە تێدەپەڕێت پێم وایە کە نرخەکان زیاتر بەرز دەبنەوە چونکە بەرهەمهێنەر و ئابوووریە گەورەکانی جیهان پێویستیان بەو نەوتەیە کە لە گەروی هورمزەوە تێ دەردەچێت باندورە دوێن دێ چ بن تایبەت di bazarên Ewropî û Amerîkayê da kengî yanî nîşaneyên wê dê derkevin yan kengî dibîte qeyraneka mezina sûtemeniyê li bazarên Ewropa û Amerîkayê من پێم وایە کە قەیرانەکە ئێستا لە ئاسیا هەستی پێدەکرێت چونکە لە سەدا نەوەدوی گاز و ئەو نەوتە دەچێتە ئاسیا و لێوێ بەکاردێنرێت هەروەها نەوتێکی خاو دەچێتە ئاسیا بە تایبەتی چین و کۆریای باشوور پێم وایە کە ئەو وڵاتانی ئاسیا ئابووریە زەبەلاحەکان چاویان لە نەوتی گەری هورمزە لەبەر ئەوە پێم وایە کە قەیرانەکە زیاتر هەستی پێکراوە لە ئاسیا هەروەها زیاتریش دەردەکەوێت لە ئاسیا بێگومان ئاسیاش بەتەنها نییە ئەگەر ئاسیا کاریگەر بێت هەموو جیهان کاریگەر دەبێت ئەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگوزارێت تەنها لەسەر ئاسیا کاریگەری نابێت بەڵکو لەسەر نرخی وزە لە ئەوروپاش کاریگەر دەبێت ئەگەر گەروی هورمز بە تەمامی بهێتە گرتن ji aliyê Îranê ve yanî bû demekê dirêj ev geruwa Hormuzê bête daxistin te amaje pêkir ku zûrbeya sûtemeniya Ewropayê cîhanê birêya geriya Hormuz hatûçûyê diketin bi temamî bihête girtin yanî di demên dahatî da wê çi ro bidetin yan çend rojên dîke eger bi temamî bête girtin karasatên mezin dê ro bidin من پێم وایە کە ئەوەی کە پەیوەستە بە پشتبەستنی وڵاتانی کەندا و بەداهاتی نەوتەوە یاخود بەداهاتی غازەوە کاریگەریەکەی زۆر بە خێرایی دەردەکەوێت ڕەنگە ئێستا هەندێک پاشماوەیان هەبێت ڕەنگە ئێستا هەندێک یەدەگیان هەبێت بەڵام بە خێرایی کاریگەریەکان لەسەر دەردەکەوێت ئێستا ئاسیاش بۆ نمونە وڵاتێکی وەکو چین یەدەگێک هەیە یاخۆت کۆگایەکی هەیە کە نەوتی تێدایە بەڵام ئەم کۆگایە بۆ هەمیشەوە نامێنێتەوە بەڵکو خاڵی دەبێت ئەو کاتە قەیرانەکە زۆر قوڵتر دەبێتەوە پێم وایە کە کاریگەری ئەو قەیرانە لەسەر تانکەرەکانی نەوت بەڕوونی دەردەکەوێت چونکە تێچووی گواستنەوە زیاتر دەبێت هەروەها بەشێک لە وڵاتەکان ناتوانن کە بەرهەمەکانیان بنێردە دەریا جیهانیەکانەوە پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوودا بە جدی نرخەکان بەرزتر دەبنەوە نرخی نەوت کاریگەری زۆر گەورەی لەسەر دروست دەبێت چونکە ئێمە دەزانین کە وڵاتانی عەرەبی بەرهەمهێنەرێکی زەبەلاحی نەوتن پێم وایە کە ئەوەی کە بەلامەوە سیر دەبێت یاخود ئەوەی کە جێگەی سەرنجەبێت داهاتووە ئەو قەیرانەیە کە بەرزبوونەوەی نرخی نەوت دروستی دەکات واتە بەرزبوونەوەی نرخی نەوت قەیرانێکی جیاواز لەسەر ئاستی جیهان دروست دەکاتەوە ئێستا جیهانە دابڕیوە زێدەتر داخستنا گەرویا هورمز یعنی کێشە بوو کیش وڵاتی دروستکردنە یان کیش ناوچەی دروستکردنە di nava Ewropayê û Amerîkayê de yanî fokus yan bijin qursaya kîş welatî
di cîhanê da zêdetir li ser geriya Hormuz bûye. من پێم وایە کە ئێران، عێراق، کوێیت، قەتەر ئەو وڵاتانن کە زۆرترین کاریگەریان لەسەر دوور دەبێت چونکە سعودیە هەروەها ئیمارات ڕێگەیە دەجانێت سعودی ئیمارات دەتوانن دەوتەکان لە شوێنی دیکەوە ناردە بکەن بۆ نمونە سعودیە دەریای سووری بەدەستەوەی ئیماراتیش دەریای عەرەبی بەدەستەوەیە ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سربەخۆی وەرگرتووە لە بواری نەوتا واتە پێویستی بە نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە بەڵکو نەوتێکی زۆر زۆر گەورەی لە بەردەستدایە کە لە ئاتمۆسفیر یاخود لە ڕۆژئاوای زەویە کە دەکەوێتە ڤەنزوێلا پێم وایە کە ئەو وڵاتانە زۆر کاریگەر دەبن عێراق و کوێیت و ئێران هەروەها وڵاتانی ئاسیا چونکە بەرهەمێنەرنەوە زۆر باشە بەدیل یان ئەلتەرناتیڤا گەروە هورمز چییە دکتۆرە یعنی ئەگەر هاتە ئەو شەڕە هەر بەردەوام بوو دەما ساڵەکە دیکە بەردەوام بوو 2 ساڵی دیکە بەردەوام بوو یعنی بەدیل چیەش بوو گەروە هورمز بۆ چارەسەر و دیتنا چارەسەریە vê qeyranê ku niha durust bûye ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت و شەڕ درێژە بکێشێت وڵاتانی دیکە بێنە ناو شەڕەکەوە پێم وایە کە دۆخەکە زۆر هەستیار و مەترسیدار دەبێت من ناتوانم خەیاڵی ئەوە بکەم کە ئەمریکا یاخود ئەمریکا و ئیسرائیل بە تەمای چین ئایا ئەمریکا و ئیسرائیل ڕێگە دەدەن گەروی هورمز بەم شێوەیە بە داخراوی بەردەوام بێت یاخۆن ڕێگەکە بە زەبری هێز دەکەنەوە و ڕێگە بۆ کەشتیەکان دەکەنەوە بۆ ئەوەی نەوتەکەیان هەناردە بکەن ئایا وڵاتانی عەرەبی ڕایان چی دەبێت چونکەوان پشت بە داهاتی نەوت دەبەسن بۆ ژیانی خۆیان هەرچەندە ئێستا دۆخی هورمز خراپە بەڵام ئێمە پێویستە ببینین و چاوەڕێ بکەین ئایا ئەو دۆخە زۆر مەترسیدارە چییە کە یاخود ئەو ناسەقامگێریە چییە کە شەڕ دەهێنێتە ئاراوە لە بەتایبەتی لە بواری نرخی نەوتدا ئێستا پێویستە ئێمەستانجمان لەسەر ئەوەش بێت ئەگەر ئێران هێرش بکاتە سەر بیرەنەوتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە بێگومان کاریگەریکی دیکەی لەسەر نرخی نەوت دروست دەکات چونکە پێشتر بینیومانەکە ئێران چۆن پەلاماری بیرەنەوتەکانی سعودیدا ئەگەر ئەمە بەردەوام بێت بێگومان قەیرانەکە قوڵتر دەبێتەوە کێشەی لەسەر یان بشن کێشەش بۆ ستەمەنیا بریتانیەژی دروست کردە دکتۆرە و کارڤەدانن بریتانیای دەچبن بەڵێ پێم دالی ستەمەنیەدا وزەیەدا بەڵێ ئێمە وەکو لە وڵاتی بەریتانیا تاوکو ئێستا هەستمان بە قەیرانەکە نەکردووە لە ئەوروپاش بە شێوەیەکی گشتی هەستمان بە قەیرانەکە نەکردووە ئێستا نەفتا و گاز و نەوت هەرچەندە پێشتریش نرخەکەیان بەرز بۆتەوە لە بەریتانیا و لە ئەوروپا بەڵام لە ئەمریکا بەداخەوە ئێستا دەتوانم بڵێم لە ئەمریکا هەستیان پێ کردووە قەیرانەکە دەستی پێ کردووە و نرخی بەنزین بەرز بووەتەوە چونکە ئەمریکا خۆشی باجێکی زۆری لەسەر داناوە نرخەکەی زیاتر بەرز کردەوە باشە دکتۆرە لە دەما داخستنە تەمامیە گەروە هورمز ینی ئیسرائیل دەبیتە ببوورە ڕۆسیا دەبیتە بەدیل ji بۆ ئەوروپا ji بۆ جیهانێ بۆ هەناردەکردنا گازا شل غازێ ینی بەرژەوەندیا ڕۆسیایەدایە داخستنە گەروە هورمز پێم وایە کە ئێمە بینیومانە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کە ئەوروپا پشتی بە خۆی بەستوە خۆت پشتی بە ئەمریکا بەستووە بۆ بەدەستێنانی وزدە ئێستا ئەمریکا سەرچاوەیەکی گەورەی دابینکردنی وزەیە بۆ ئەوروپا بێگومان ئێمە ئەگەر ببینین کە گەروی هورمزدا دەخرێت ئەوە ئەوروپا نیگەران دەکات چونکە ئەوروپا زیاتر چاوی لە دەستی ئەمریکا دەبێت هەروها چاوی لە دەستی ئەو وڵاتانە دەبێت کە هاوڕێنین بۆ بەدەستکەوتنی وزە ئێستا لە سەدا 50 پێویستی نەوتی یاخود پێویستی سوتەمەنی ئەوروپا لەلایەن ئەمریکاوە دابین دەکرێت چونکە ئێستا ئەگەر هورمزدا بخرێت ئەمریکا خۆشی پێویستی بە وزەیە دەبێت ئەوەش کێشەیەکی گەورەیە کەواتە داخستنی گەرویە هورمز ji بۆ ئەمریکا سوودا خۆ هەیە ji ber vêkê xaza ئەمریکی باشتر di welatên Ewropî da
ڕەواژ لێ سەر هەبیتن؟ بەڵێ دەتوانم بڵێم کە ئەوە استراتیژێکی بەرامبەرە. ئێستا ئەو ڕاگرتنە سوودی بە هەناردەی گازی ئەمریکا گەیاندووە. ئێمە ئێستا بیریشمان نەچێن کە لە مانگی 11دا جارێکی دیکە هەڵبژاردننی نێوخۆی ئەمریکا بەڕێوە دەچێت. کۆنگرێزمانەکان و ئەخۆتەوانی کە دەیانەوێت بچنە کۆنگرێس دەیانەوێت گرەو لەسەر گاز بکەن و وەکو بڵێن وەکو ڕمێک دژی حکوومەت بەکاری بهێنن بۆی کە نرخی گاز و سوتەمەنی زۆر بەرزە. ئەمە دەبێتە خاڵێکی لاواز لە دژی ئیدارەکەی ترامپ. ئێستا لە 159 خەڵکی ئەمریکاش دژی ئەم هێرشی ئەمریکان بۆ سەر ئێران. ئەمەش کاریگەری دەبێت چونکە دۆخی ناخۆی خۆیان خراپتر دەکات. باشە دکتۆرە، هیندزانن کو ئێران وڵاتێکی وە بەرهێنەرە سوتەمەنیەدا نەفت و غاز و ئیتر مشتەقاتن نەفتێ هەناردە دەکەتن. نەها دەما دروستبوونا vê qeyranê da vî şerê mezin da kî welat nefta Îranê dikiritin yan hinardeyê kîş welatî tête kirin? Sîn berdawam e ji kirîna nefta Îranê? چین یەکێک بوو لە گەورەترین کڕیارەکانی نەوتی ئێران. پێم وایە کە چین پێویستە سەرچاوی دیکەی نەوت بۆ خۆی بدۆزێتەوە بۆ ئەوەی کە کێشەی ڕوبەڕوو نەبێتەوە. چونکە پێم وایە کە چین دەبێتە هێزی ڕوبەڕووبوونەوەی ئەم شەڕە. چین دەیەوێت بە هەر جۆرێک بێت ئەم شەڕە کۆتایی بێت، چونکە ئەم شەڕە کاریگەری گەوری لەسەر ئابووری چینیش هەبووە. چونکە ئەم شەڕە هەناردەی گاز و سوتەمەنی بۆ چین ڕاگرتووە. چین پێویستە سەرنجی لەسەر ئەو بێت ئەم شەڕە تەواو بێت. هەروایش دەکات ئێستا لیژنەی دروست کردووە، چونکە بەشێک لە وڵاتانی عەرەبی پەیوەندی گەورەیان لەگەڵ چین هەیە. ئێران پەیوەندی گەورەیان لەگەڵ چین هەیە. هەروەها وڵاتانی عەرەبیش لۆبیەیەکی گەورەیان دروست کردووە بۆ کۆتایی هێنەر بەم شەڕە، چونکە گوشارێکی زۆریان لەسەرە بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتەکەیانەوە. ئێستا ڕەنگە دانوستانیشیان لەگەڵ ئەمریکا دەست پێ کرد بۆی گوشار دروستکە شەڕەکە بۆسێ. زۆر باشە دکتۆرە ڤالێری مارسێ ڕێڤەبەرە جێبەجێکاریە بەرهەمێن نو بۆ وزەی لە لۆندۆنا بریتانیەت گەلمە بۆ گەلێک خۆشحاڵ بووم دکتۆرە. سوپاس بۆ شروعێنتە.